ئەو ڕۆحەکە لە ناوماندا نیشتەجێیە. کاتێک ڕوبەڕووی فریودان بۆ شکاندنی ویستی خوددا دەبینەوە دەبێت هێز لە ڕۆحی پیرۆزی نیشتەجێ کە لە ناوماندای وەری بگرین بۆی بتوانین بەسەر گوناهەدا زاڵ بین. لە بەشی حەوت نامەی ڕۆمادا پۆلیسی نێردراوی خوددا باس لە ململانەیەکی ناوەکی دەکات لە بەشی حەوت ئاەتی 24 وەک دەرەنجامی ئەم ململانە ناوخۆیە دەڵێت ئای لە منی مرۆڤی بەدبەخت کێ فریام دەکەوێت لەدەست ئەم جەستەیەم کە بۆ مردنە ڕزگارم کات. هەر بۆیەش زۆر گرینگە کە تێبگەین کە پۆلیسی نێردراوی خوددا باس لە پرۆسەیەکی بەردەوام دەکات لە ژیانیە ئەو ئەزمموی تایبەتی خۆی بەکاردەهێنێت و ڕوونکردنەوە و ئەو پرۆسەیە بەردەوامەکە هەر یەکەمان پێدا تێدەپەڕێ. مژدە خۆشەکە لە کۆتاییدا دێت کە کاتێک دەڵێت سپاسی خوددا دەکەم کە لە ڕێگای ئیسا مەسیحی خاوەنشکۆوە دەربازم دەکات. ئەمە ڕستەیەکە گوازراوەتەوە کە دەمانباتە بەشی هەشتەمی نامەی ڕۆمیەکان. دەستەکات بە ئامادەکردنی دیمەنەکە بۆ ئەو بابەتانەی کە دووە ئەوە دێن لە بەشی هەشتەمەوە دەست پێ دەکات. یەکێک لە شتە سەرسوورهێنەرەکان ئەوەیە کە تا ئەم خاڵە لە حەوت پاشەی سەرەتاوە لە حەوت پاژەکەی سەرەتاوە پۆلیسی نێردراو خوددا تەنیا سێجار لەبارەی ڕۆحی پیرۆزەوە دەنووسێت. بەڵام تەنیا لە بەشی هەشدا پۆلیسی نێردراو باسی خوددا لە 20 شوێندا دەکات و باسی ڕۆحی پیرۆزیش. لێرەدا بەشێکی زۆر گرنگمان پێ دەناسێنێت لە چۆنیەتی سەرکەوتن بەسەر گوناه و ڕزگاربوون لە ململانەی ناوخۆی چی ڕاستە و چی هەڵەیە. دەتوانین ئەم باشە بە شریعەتی ڕۆحی پیرۆز ناو ببین. با هەمومان ئەو شتانە بهێنینەوە بیرکە پێشتر پۆلیسی نێردراو لەسەر خدناوی خوددا سەبارەت بە ململانەی وتوێتی بە خوێندنەوەی بەشی خوارەوە کە دەڵێت ئەوانە ئێستا تاوانبارکردن بۆ ئەوان نییە کە لەگەڵ ئیسای مەسیحدان. ڕەنگە ئەم ڕستەی پشتگیری لەو بیرۆکەیە بکات کە ئەو وەک جوولەکەیەکی دیندار باسی خۆی دەکات کاتێک هەوڵی دەدا بگاتە چارەسەر و هیوا لە پابندبوون بە هەموو شریعەتەوە. پاشان بەردەوام دەبێت و دەڵێ ئەوانە ئێستا تاوانبارکردن بۆیان نییە کە لەگەڵ ئیسای مەسیحدان. یەکن چونکە لە ڕێگای ئیسای مەسیحەوە یاسای ڕۆحی ژیان و یاسای گوناه و مردن لێ ئازاد دەبن. لێرەدا باس لە دوو شریعەت یان دوو یاسای کارا دەکات. شریعەتی گوناه و مردن کە پۆلیسی نێردراوی خوددا لە حەوت بەشی سەرەتای نامەکەدا باسی دەکات و ئێستا بە دیاریکراوی باس لە ئازادی دەکات و کەوەی کە چۆن دەتوانین بەدەستی بهێنین کە یاسای ڕۆحی ژیانە لە ئیسای مەسیحە کە پەیوەستە بە ڕۆحی پیرۆزەوە. بەردەوام دەبێت و دەڵێت خوددا ئەوەی کرد کە شریعەت بەهۆی لاوازی سروشتی دنیایی نەیتوانی بیکات. کوڕەکەی خۆی کە شێوەی جەستەی مرۆڤی گوناهباری وەرگرت ناردی بۆ ئەوەی ببێتە قوربانی گوناها لە نێوان جەستەی مرۆڤاندا گوناهی تاوانبار کرد. تاکو و داواکاریە دروستەکەی شریعەتی تەورات لە ئێمەدا بێتە دی کە بە گوێرەی سروشتی دنیایی ناژین بەڵکو بە گوێرەی ڕۆحی پیرۆز دەژین. سەرنجی ئەوە دەدەین کە چۆن پۆلیس نێردراوی خوددا گەڕایەوە وەک لە سەرەتای نامەکەدا نووسیوێتی سەبارەت بە گوناه و چۆن محکوممان دەکات کاتێک دەیکەین باسی جەستە و هەموو ئازارەکان دەکات. بەڵام دەڵێت شریعەتێکی تر لە مەسیحدا هەیە کە یاسای ڕۆحی ژیانە لە ئیسای مەسیحدا. لێکچوونێک هەیە. بیستومە دەڵێت بهێنە بەر چاوت کە تۆ سواری فڕۆکەیەکی گەورەی جامبۆ دەبیت و فڕۆکەکە لەسەر ڕێڕەوی فرین دەڕوات لە کاتێکا تۆ لە ناو فڕۆکەکە دایت و لە خەیاڵی ئەم هەموو قورسایی فڕۆکەکە و ئەوەی هەڵی گرتووە و ڕای دەکێشێت دەمێنیتەوە بەپێی یاسای کێشکردنی زەوی. بەڵام یاسایەکی تر هەیە کە دۆزیمانەتەوە بەهێزترە لە یاسای کێشکردن کە یاسای ئایرۆداینامیکە. کاتێک فڕۆکەوان دەستی بەرپرسیار لە پاڵنانی سوتەمەنیدا دەگرێت و بە زوێنەر بە هێزەکانی ئەو فڕۆکەکە ئیش پێ دەکات فڕۆکەکە زۆر بە خێرایی لەسەر ڕێڕەوی فرین هەڵدەسێت و توانای تێپەڕاندنی یاسای کێشکردنی هەیە و ئەمە لە چەند خولەکێکدا فڕۆکەکە دەتوانێت بگاتە بەرزی 40,000 پێ. بەکارهێنانی ئەم لێکچوونە تەنیا ئەوەیە کە لە شریعەتی گوناه و مردن دەڵێت ناتوانین بەسەر زەویەوە بفڕین. دەبێت لە حاڵەتی سەر لە شێواییدا بمێنینەوە بەردەوام بین لەو ململانەیە تەنانەت ئەگەر بزانین چی ڕاستە و چی هەڵەیە. وەک ئێمە دیل و کۆیلەی گوناه دەژین بۆیە ناتوانین بچینە هیچ شوێنێک. بەڵام یاسای ڕۆحی ژیان لە ئیسای مەسیحدا دەڵێت دەتوانین لە یاسای گوناه و مردن ڕزگارمان بێت. و پۆلیس هەر لە سەرەتاوە ئەم بیرۆکەیە بنیاد دەنێت و ئەوەی یارمەتیمان بدات دەم چەمکەی تێبگەین. بەڵام با سەرنجی شتێکی تریش بدەین کە لێرەدا لەم بەشەدا باس کراوە و دەیخوێنینەوە کاتێک پۆلیس دەڵێت کوڕەکەی خۆی لە شێوەی جەستەی مرۆڤی گوناهباردا نارد بۆ ئەوەی ببێتە قوربانی گوناه. لە جەستەی مرۆڤدا گوناهی تاوانبار کرد تاکو داواکاریە دروستەکانی شریعەتی تەورات لە ئێمەدا بێنێتە دی. و ئەو خاڵەکە دەمانەوێت ئاگاداری بین ئەوەیە کە سەروەری شریعەت لە ئێمەدا بەدی دێت بە گوێرەی سروشتی دنیایی ناژین بەڵکو بە گوێرەی ڕۆحی پیرۆز دەژین. پۆلیسی نێردراوی خوددا پێمان دەڵێت ئەگەر بشمانەوێت بە هێزی کەسی خۆمان شریعەت جێبەجێ بکەین بەبێ هزری ئیسای مەسیح
کە ئازادمان دەکات ناتوانین بەسەر زەوی و هەڵبفڕین و بەردەوام بین لە ململانێ. بەڵام ئەگەر ژیانمان بخێنە دەستی عیسای مەسیحەوە و بوونی ڕۆحی پیرۆز ئەزموون بکەین، زۆر شت لە شریعەتدا دەبێت کە خودای یارمەتی دەرمان دەبێت و بەدەستی دەهێنین. ئەگەر بەشی 4 و 5 نامەی ئەفەسۆس بخوێنینەوە، بۆمان دەردەکەوێت کە پۆلیسی نێردراوی خوددا باسی هەموو ڕاستپاردەیەکی لە ڕاستپاردەکە دەکات جگە لە پاراستنی ڕۆژی شەممە. ڕوونی دەکاتەوە کە تەنیا لە ڕێگەی مەسیحەوە دەتوانین بەپێی ئەو بانگەوازە بژین کە بۆی بانگکراوین. وە کاتێک بەپێی ئەم بانگەوازە دەژین، زۆر شت لە شریعەت جێبەجێ دەکەین. بێگومان بە شێوەیەکی نمونەیە، چونکە تەنیا یەک کەس هەیە بتوانێت ئەمە بکات و بەم شێوەیە ڕزگارمان بکات، عیسای مەسیح. بەڵام ئەوەی خوددا دەیەوێت بیکەین ئەوەیە کە تێبگەین شریعەتی پیرۆز ڕاستە. هەروەها پێویستمان بەهێزی خوددا هەیە بۆەوەی بتوانین قەدری ئەوە بزانین کە دزووی و فێڵ و زینا ناکەین و دەتوانین هەموو ڕاستپاردەکان جێبەجێ بکەین کە لە دەڕاستپاردەکەدا نووسراوە. خوددا دەیەوێت بتوانین بژین و ئەم فەزیلەت و سفەتە گەورانە لە ژیانماندا ڕنگ بداتەوە. ئێمە ناتوانین بەو شێوەیە نمونەیە کە خوددا دەیەوێت بڕۆین تا کاتێک دەگۆڕینە سەر وێنەی ئەو دەچینە ماڵە ئاسمانیەکەمان و ئەمەش ئەوەیە کە ئێمە پێی دەڵێن پیرۆزکردنی کۆتایی. پێشتر باسمان لە پیرۆزکردنی ئەرێنی کرد و ئەمەش ڕوو دەدات کاتێک ئەزمموی نوێبوونەوە یان لە دایکبوونی نوێ لە عیسای مەسیحدا دەکەن. پیرۆزکردنی پلەپلەیی کاتێکە کە هەموو ڕۆژێک لە دۆخی نوێماندا دەژین و زیاتر لە ڕۆژانی پێشووتر لە عیسای مەسیح دەچین. ئەمەش کاتێک ڕوو دەدات کە ڕۆحی پیرۆز یارمەتیمان بدات و ئەوەی کە مەرجەکانی شریعەت چییە پێی بژین. و پیرۆزکردنی کۆتایی کاتێکە کە خوددا بە تەواوی دەمانگۆڕێت بۆ وێنەی عیسای مەسیح. لەم حاڵەتەدا ئێمە تەنها وەک ئەو دەبین. لەگەڵ نزیک بوونەوەی کۆتایی ئەڵلقەکە با بەراوردکاری نێوان کارەکانی جەستە و بەرهەمەکانی ڕۆح بە کورتی ئەنجام بدەین. لە نامەی گەڵاتیا بەشی 5 بە ئایەتی 90 کە دەست پێ دەکات، پۆلیسی نێردراو خۆی ئەم قسانە دەڵێت ئێستا کردەوەکانی سروشتی دنیایی مرۆڤ ڕوونن. ئەوانیش داوێن پیسی، گڵاوی، بەرەڵایی، بتپەرستی، جادوگەری، دژمنایەتی، یاخیبوون، دڵپیسی، تووڕەبوون، خۆپەرستی، دووبەرەکی، ناکۆکی، چاوپیسی، سەرخۆشی ڕابواردن، شتی دیکەی وەک ئەمانە ئاگادارتان دەکەمەوە وەک پێشتر ئاگادارم کردوونەتەوە. ئەمانە هەموو ئەو شتانن کە پۆلیسی نێردراو لە بەشی یەکەمی نامەکەیدا بۆ ڕۆمیەکان ڕوونی کردوێتەوە. تێکچوونی یەک لە دوای یەک تا ڕادەیەکی مرۆڤ خۆی دەداتە دەست جەستا. بەڵام لە مەسیحدا وەک پۆلیسی نێردراو لە ڕۆما 8 فەرموویەتی، لێرەدا لە گەڵاتیا سەبارەت بە بەرهەمی ڕۆحی پیرۆز لە بەشی 5 و ئایەتەکانی 22-23دا دەنووسێت و دەڵێت: بەڵام بەرەوبوومی ڕۆحی پیرۆز ئەمەیە، خۆشەویستی، خۆشی، ئاشتی، ئارامگرتن، نیانی، چاکە، دڵسۆزی، دڵگەرمی و بەسەر خۆدا زاڵ بوون. وەک پێشتر وتمان، ئەمە پرۆسەیەکی بەردەوامە لە ژیانماندا کە بەردەوام دەبێت. ئەمە بۆ مانایە نییە کە ئێمە بەپێی ململانەیەک دەژین. زۆرێک لە ململەکان پێویستیان بە پاشخانەکانیانەکە پێش ئەوەی باوەڕمان کردبێت ئەزمونمان کردبوون. بەڵام دەبێت دڵنیابین لەوەی کە ئێمە لە عیسای مەسیحدا سەرکەوتوین. پرسیارەکەمان بۆ تێفکرین و جێبەجێکردن پرسیارێکی تاکە کەسیە: چۆن هێزی ڕۆحی پیرۆزت لە ژیانتدا ئەزمون کردووە کە یارمەتیت بدات بەرەنگاری ئەزمونەکانی ببیتەوە و ویستی خوددا جێبەجێ بکەیت. پێم وایە زۆرێک لە ئێمە دەتوانین ئەزمموی تایبەتی خۆمان لە وەڵامدانەوەی ئەم پرسیارەدا بە یەکەوە باس بکەین. پۆلیسی نێردراویش وەڵامی ئەم پرسیارەی هەبووە و لە شێوەی نوێژێکی زۆر جواندا هاتووە کە پێویستە هەمومان ئەو نوێژەی دووپات بکەینەوە بۆ خۆمان و بۆ یەکترین. ئەم نوێژەش لە نامەیەکدا بۆ ئەفەسۆسیەکان بەشی 2 و لە ئایەتەکانی 16 تا 21دا هەیە کە تێدایە و بە جۆر بە جوانی دەفەرمێت: لی دەپاڕێمەوە کە بەپێی دەوڵەمەندی شکۆی خۆی بەهێزتان بکات لە ڕێگەی ڕۆحەکەی کە لە ناختاندایە، تاکو بە باوەڕی مەسیح لە دڵتاندا نیشتەجێ بێت و ڕنگ و بناخەتان لە خۆشەویستیدا دابەمەزرێت، تاکو توانادار بن لەگەڵ تەواوی گەلی پیرۆزی خوددا تێبگەن کە پانی و درێژی و بەرزی و قۆڵی خۆشەویستی مەسیح چییە، تاکو ئەم خۆشەویستە بناسن کە لە سەروی زانیاریەوەیە و بۆ ئەوەی پڕ ببن لە هەموو پڕپێتی خوداوەند. پڕپێتی خوددا لێرەدا واتای سفەتی خوددایە. ئێمەش وەک عیسای مەسیح دەبین. پاشان بەدەستهێنان و نعمەت دێت کاتێک دەڵێت ئەو خودایی توانادارە هەموو شتێک بکات، زۆر زیاتر لەوەی کە داوای دەکەن یان بیری لێ دەکەنەوە. بە گوێرەی و هێزەی کە ئیماندا کار دەکات، با ئەوە لە دوای ئەوە خوددا بۆ هەتایە لە کلیسا و لە عیسای مەسیحدا شکۆدار بێت. ئامین. با بۆ دوجار ئەو بنەمایە دووبارە بکەینەوە کە ڕۆژان و ژیانی خۆماڵی خۆمانی پێبژین. کاتێک ڕوبەڕووی فریودانەکان بۆ شکاندنی ویستی خوددا دەبینەوە، دەبێت هێز لە ڕۆحی پیرۆزی نیشتەجێ لە ناوماندا وەربگرین و ئەوەی بتوانین بەسەر گوناهەدا زاڵ ببین.